ئەوەی ئێستا دەیبینین بەڕاستی لە ئێران هەڵشتێکی یەکجار گەورە لە بینی میلەتی ئێران و لە بینی ئەو ڕژێمێک ئێستا حکم دەکات دروست بووە. ئەساسی دەوڵەت میلەتە، یعنی ئەو میلەتەی کە باوەڕی پێێتی لە شەڕی 12 ڕۆژەی مانگی حوزەیران میلەت ئەوەی پێشاندا کە دژی دەستێوەردانی دەرەچیە و بە درێژایی 40 ساڵی ڕابردوو 45 ساڵی ڕابردووش کە باس لە لێدانی ئێران کراوە، خەڵکی ئێران بە مارکسیستەوە بە چەپت بە ڕاستت بە قەومیت بە هەر کەسێکیەوە بێت دژی ئەوە بووە کە بەڕاستی لە ئێران بدرێت یا هێزی داگیرکرد پێ لە ئێران برێت. ئەمڕۆ موشەکی ئیسرائیل بە هەرهەلە لەدان لە ناو تاران پێشوازی لێ دەکرێت و ئەو پەیامانێک کە لە ناو ئێرانەوە دەبیسترێن دوای هەر بردومانێک خەڵک دەست خۆش ترامپ دەست خۆش بێنیامین نەتەنیاهو ئەمە نیشانەیە دەکات کە قەڵشتێکی یەکجار قوڵ لە بینی میلەتی ئێران و لە بینی ئەو ڕژێمێکی ئێستا لەسەر حکومە. ها دوای شەڕ چ ڕوو دەدات چ پرۆژەیەکە ڕەنگ بە ئەمریکاش نەزانێ ڕەنگ بە ئەمریکاش ئیسرائیلیش ڕەنگ بە ئەوان خۆیان بۆ حاضر نەکرد بکە ستێپ بای ستێپ وەکو توانە ئیشارەتی پێکرد هەدەفی یەکەم تارگەتی یەکەم چێ بوو دووەم سێم چوارەم. ئەوەی کە ئێستا دەیبینین بەڕاستی چ ئەم تارگەتانیان بەدی هێنابێت یان ئەو هەدەفانیان پێکابێت یان نەپێکابێت، یعنی لە ڕووی جەدوەلی زەمەنیەوە لە ڕووی تاقەوە لە ڕووی پارەوەوانەوە. بەڵام ئەمڕۆ ئێران وا تەدمیر بووە کە من باوەڕ ناکەم تا 20 ساڵی دیکەش بگەڕێتەوە، ینی ببێتەوە ئەو ئێرانەی بێژ 28 شوبات، یعنی ئەو شوێنانەی لی درراوە ژێر ساختی ینی بنیەی تاحتی ئەسکەریتە ئینسانی هەموو لەگە خاک یەکسان کراوە و دوو جیلی قیادەی ئێران لە ناو بردراوە، یعنی نەک جیلێک بڵین ئەوە خامنەی و دەوروبەرەکانی لێگەڕێ ئەوانەی کە جێگرەوەی ئەوانیش بوون ئەوان لە ناو بردراوە، ئەوانەی جێگرەوەی ئەوانەی تریشن ئەوانیش لە ناو دەبردرێت.